خۆشەویستانم هەر وەکو دەزانین هەریر مێژوویەکی گرنگی هەیە و لە ڕووی جوگرافیەوە شوێنەکەی زۆر گرنگە. میرنشینی سۆران خانزاد بە پایتەختی خۆی هەژماری کردووە و یەکێک لە قەڵاکانی ئەو لەو سکە لە سەردەمی میرنشینی خانزاددا دروستکراوە قەڵای خانزادە لە ڕێگەی هەولێر و پیرمام و ناوی تەواوی خانزاد کچی شاقۆڵی بەگی سلێمان بەگی میرسەعید بەگی سۆرانە و لە ناوەڕاستی سەدەی 16 زاینی لەدایک بووە. بەپێی کتێبە مێژوویەکان و گێڕانەوە مێژوویەکان کتێکی ڕۆشنبیر و وردبین بووە و سیمایەکی جوان و خانمانەی هەبوو قژێکی درێژی هەبووە کە لە شوێنەکەی خۆی ئەگەر ئێستاش وەسفی کتێک بکەن پرچی جوانە ئەوە دەڵێن وەک کەزیەکەی خانزادە. لە هەمان کاتدا سیمایەکی بەهێز و سوارچاکی هەبوو سەرکردایەتی شەڕەکانی کردووە هەمیشە و لە ڕێزەکانی پێشەوەی شەڕدا بووە بە بەردەوامی. خۆشەویستان ئێستا من لە ناو قەڵایەکە بەڕاستی زۆر بە جوانی دروستیان کردی خاستان سەقفەکەی ئەوە بەردەیان نایە ئەو لەو کاتە بەو شێوازە دروست کرایە بەڕاستی زۆر شوێنێکی مێژووی جوانە دەمەوێت بچمە سەرەوەی قەڵایەکەش. اینجا خۆشەویستان پێم خۆش بوو لە نزیکەوە ناوەوەی قەڵاکە بە ئێوە نیشان بدەم ئەوەش گەیشت بە سەربانی قەڵاکە دیمەنێکی ئەوەندە جوان دەبینی ئەو دەوروبەرەت هەموو لێ دیارە زۆر خۆشە. لە دوای ژەهر خواردکردنی براکەی خانزاد دەبێتە میرنشینی سۆران و لە ماوەی 7 ساڵی حکومڕانیدا کۆمەڵێک قەڵا و خوێندنگا و مزگەوت دروست دەکات کە تاوەکو ئێستا شوێنەواریان هەرما و کە دیارترینیان گەلی خانزاد کونە دیواری چیای هەریر قوڵغەسوپاکانی ناوچەی هەریر و قەڵای خانزاد لە نێوان پیرمام و شاری هەولێر. خانزاد لە ساڵی 1997 دا ماڵ ئاوایی لە ژیان دەکات بەڵام تاوەکو ئەمڕۆژ کار و شوێنەوارەکانی خانزاد ماونەتەوە. بەڵام تاوەکو ئێستا لەسەر ژیانی ئەم ژنە سەرکردەیە ئەگەر بمانەوێت لێ بکۆڵینەوە نووسراوی مێژوویی بەردەست نییە بەڵام لە زۆربەی هۆنراوە کوردیەکان ناوی خانزاد هاتووە. میرنشینی سۆران کە یەکێکە لە بەهێزترین میرنشینەکانی کورد لە سەرەتاکانی سەدەی 15 و لە ناوچەی ڕەواندەز کە لەسەر دەستی عیسای کوڕی کەلۆزبەگدا دامەزراوە. ئەم میرنشینە چەند پایتەختێکی جیاوازی هەبووە وەک هاودیان دوین، هەریر، شەقڵاوە، هەولێر، خەلیفان لە کۆتاییشدا شاری ڕەواندۆز پایتەختی ئەم میرنشینە بوو. لە ماوەی فەرمانڕەوایی میرنشینەکەدا 24 میر فەرمانڕەوایی کردووە. خۆشەویستانەوەی بینیتان قەڵای خانزاد کە ساڵانێک پێش ئێستا خاتونێکی شاخی میرنشینێکی تێدا بەڕێوە بردووە بۆ ئەوەی هەر بەجوانی و بمینێتەوە وەک شوێنەوارێکی مێژووی کۆن و داوا دەکەم هەرێک لە ئێوە ئەگەر کەرستەیەکی کۆنی کللتوری هەیە بیهێنە لێرە دایبنێ بۆ ئەوی هەر بمینێتەوە شتەکە و لە کۆتاییدا دەمەوێت بڵێم هەریر هەینێ هەریر بوو کە خانزاد تێدا میر بوو ئاوی ڕووباری شیر بوو.